بەناوی خۆی بەخشندەی بیاوتا سڵاوتان لێبێتوەم کاتە و گشت کاتێکتان باش. خۆشەویستانم کارزان مەحمودم. خۆشحاڵم لە ڕووماڵێکی نوێدا سەبارەت بە شیکردنەوەی زیاتری پرسی جەنگی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستام. هەموو جیهان چاوەڕێیەوە بوون کە دانووسانەکان لە پاکستان ئەنجامێکی ئێرێنیان هەبێت و ئاگربەز درێژ بکرێتەوە و جیهان ئاسایش و ئەمنیەتی زیاتر بەخۆیەوە ببینێت. بەڵام درنگانێکی شەوی ڕابردوو ئەوە بوو کە نوێنەری ئەمریکا جەیدی ڤانس کە جێگری سەرۆکی ئەمریکا بۆ ئاماژەی بۆ کرد کە دانووسانەکان فەشەریان هێناوە و نەگەیشتون بە ڕایکەوتنێکی یەکجارەکی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و کۆمەڵی خاڵمان خسووەتە سەر مێز چاوەڕێی وەڵامی ئێرانیەکانین. بەڵام لە ناو دانووسان و گفتوگۆکاندا ئێرانیەکان وەڵامی نەرێنیان داوەتەوە. لە دوایەم پێشاتە تازە هەمووان دەپرسن ئایا جارێکی دیکە جەنگی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران وەکو جەنگی 12 ڕۆژە و 39 ڕۆژەی ئەم دوو وڵاتە بۆ سەر ئێران دەست پێ دەکاتەوە؟ ئایا کارتێک کە پێشتر تاقییان کردوتەوە جارێکی دیکە تاقی دەکەنەوە کە کارتی منطقی هێزە کە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هیچ سوودێکی نەبوو لەگەری دووبارە دەستپێکردنەوەی جەنگ یاخود سیناریۆکانی داهاتووی نێوان سیرا و ململانەکانی نێوان ئەو وڵاتانە چی دەبن لەگەری دەستپێکردنەوەی جەنگ کۆماری ئیسلامی ئێران کارتەکانی چین؟ ئایا پێشتر ڕەشەیەوەی کردبوو کە گەروی بابولمەندە بیشدا دەخات دەتوانێت دای بخات قەیرانێکی ڕاستەقینەی وزە لە جیهاندا دروستکات؟ ئایا کۆماری ئیسلامی ئێران ئاوا سوورە لەسەر ئەو خاڵانەی کە پێی وایە مافی خۆنی بەتایبەت بابەتی پرسی ئەتۆمی، بابەتی کە گەروی هورموز، بابەتی موشەکە بالیستیەکان؟ ئایا هیچ هێزێکی هەیە بتوانێت داکۆکی لەم خاڵانەی خۆی بکات لاگەری هێرشی ئەمریکا و ئیسرائیل جارێکی دیکە بۆ سەری؟ ئایا تا چەند ئێران پرسی بە هێزە هاوپەیمانەکانی بەسوو بەتایبەت ڕووسیا و چی؟ ئەمانە و چەند بابەتیشی دیکە کە پێشاتی تازن لە دوای فەشەری دانووسانەکان گفتوگۆ دەکەم لەگەڵ هەرێکە لە میوانەکانم زۆر بەڕێز ڕەمەزان کەریم چاودێری سیاسی بە خۆشحاڵیەوە لە شاری هەولێرەوە لەگەڵم دەبێت، هەروەها بەڕێز دکتۆر ئیحسان زاڵمی ئەویش پاشکەمێکی دیکە لێرە لەگەڵمان دەبێت بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە. سەرەتا دەچمە لای میوانەکەم لە هەولێر. بەڕێز ڕەمەزان کەریم چاودێری سیاسی، سڵاو لێبێتۆم کاتت باش. کاک ڕەمەزان سوپاس بۆم دەرفەتەی بەڕێزتان گەورەتان کردین. ئەوەی کە تا ئێستا هەیە سلااو ڕێز دەم باش گەلک سپاس. ئەوەی تا ئێستا هەیە فەشەلی دانووسانە، سیناریۆکانی دوای ئەم خۆناغەچین دراستیێدا ئەنجامێ لە ئیسلاماباد تشتێکی تا حەدێکی چاوەڕوانکراو بوو. لەبەرەوە دەوی شەڕێ 40 ڕۆژیدا هیچ لایەک نە ئیران نە ئەمریکا ئیسرائیل لایەک لەسەر یە دیکە سەرکەفتوو نەبوو. بۆ وێ گفتوگۆداژی هەردوو تەرەف وەکو یەکسان بوون. هەگەر ئەم بێژن باس لە کۆنێ سەفوان دکن دەما شەڕی کوڤیتە حکومەتی عێراق تقریبا تەسلیم بوو، بەلەم لێرێ جیاوازە. ئەو دەما هەموو هێزێ دنیای دژی عێراق بوون. عێراق شکستێ ئەسکەری دی کوڤیتە خوارد، ئۆپۆزیسیۆن چالاک بوو، باشووری کوردستان بەشێک کە دەڵێن باکووری عێراق لە دەست عێراق چوو و شیاژی خۆپێشاندان کردبوون. بەلەم لە ئیران هیچ ئەو تشتا ڕوو نەدا، شکستێکی ئەسکەری نەخواردووە، خاکێ خۆ نەکەتیە دەستی ئەمریکا پارچەیەک خاک، خەڵق بە میلیۆنان دە خۆپێشانداندا نینە، ئۆپۆزیسیۆنێک کە 30 بۆ 50,000 ئەسکەری خۆن هەبن شەڕی گیریلا دەست پێکردبن دە ناوە ئیرانێداش ئەوە نییە. ئەم بێژن سیستەمی ڕێوەبری یە ئیرانی ئیفلیچ نەبیە، هەر کەسێک لەوان ژیانی خۆش دەستابە یەکی دیکە دانە جیگراوی ویدا. بۆ وێ ئالیکاریا سین و رووسیا ژی هە. بۆ وێ ئیران دەمە هاتە سەر مێزێ گفتوگۆ لە پێش ئەوە سۆپای پاسداران سەرکەفتنی خۆن ئیلان کرد و ڕاشکاویژی وتی ئێمە سەپاندنên ئەمریکا لەسەر خۆ قبول ناکن. ئەمریکا ژی ڕاستی دە تەرەفی خۆدا استراتێژیەکی خۆنێ ڕۆن کە حکومەت دگۆڕە نینە. ترامپ مەسەلەی خۆنێ تجاری هەیە، زێدەتر باسێ گەورەی هورموز دکە، چژبەر کە داهاتێکی بە
نزیکی 100 میلیارد دلار خملندرا و تیدا دهات هیا ام بیجن استراتژی کی خورونینه بوش باوک بوش کور به تایبت بوش کور پیشوی تاریخ آمریکا دا ریگن هنک پرینسیپ خو هبون زمان بری وودرو ویلسون هنک پرینسیپ خو هبون ترامپ استراتژیا گوهارتنا ایران برونی نینه هر واجی اوان تجربه پیشتر ہے تجربه افغانستان ہے کو پشترا دستلات تسلیم طالبان کر او یک دو تجربه وان سوریا ہے دستلات تسلیم داعش کرن هزن توند کردن او هر وهاجی اپوزیسیون باوری بوانیه کو پشترا هستن بلن که او یو کریگرا بون یما چک داوا پره داوا بو یو شر بکن وکو اوای تومبارک ترامپ باست کر ما چک دا کرد بو شر بکن و هر وهاجی اپوزیسیون خلق ایران ترسکیوان هد و ام دستلاتا بچه سبه ترامپ ما تسلیم دستلات دکی خرابتر بکن وکو اوای لافغانستان لسوریا رودا یعنی دموکراسی نای بوه ایران به پشبستنه کی گرم به خلق خو لسر میز گفتگو اوای به هز وهات سر میز گفتگو فرمو بله همو اوانی باست کرد تواوا ایران هات سر میزی گفتگو بلام دانی بو خالانه دا ننا که امریکا لیده هوید جیدی وانس نوێنەری ترامپ جێگری سەرۆکی ئەمریکا ڕاستەوخۆ لەگەڵ محەممەد باقر قالیباف دانیشتووە و توێتی کاکە 1 2 3 بەڕوونی ئەم خاڵانە هێڵی سوورن هەرگیز سازشیان لەسەر ناکەین خاڵەکان بەڕوونی خراوەتە سەرمێزی گفتوگۆ ئێرانیش و توێتی ئێمەش ئەو خاڵانە قبول ناکەین پرسیارەکە لێرەدایە پێشتر دوو گەڕی دانووسان هەبوو شکستی هێنا دوو گەڕی جەنگ ئەنجام درا شکستی هێنا جارێکی دیکە ئەم گەڕی دانووسانە شکستی هێنا سینارۆی داهاتوو چییە بەرەو کوێ دەڕۆین خەڵک دەیوێ بزانێ ئێمە بۆ کوێ دەبن زۆر باشە پرسیارێکی جی خودە زۆر گرینگە حقیقەت او شر سال پار شر ام سال شر پیشتر 12 روزی شر ام جارا 40 روزی امریکا و قوار زایونی تا حد کی گشتن انجام کی دا کو روخاندن ایران به شیوه بز جنگ زعمت دبی برگای حشکانی بچن ناوا ایران دا تابی اواجی کی پشتیوانی وان بکه لماوی ام 10 15 20 سال اوانا اپوزیسیون کرد آمده نکرن مثلا قواری زاینی بردوام بحث لدوستایتی کرد که جبو کرد براستی تو گاوه کی جدی نویچه اسرائیل بوی به پیش بستن به خلق ناف ایران به پیش بستن به اپوزیسیون چونه ناف خاککه دبک خوکوژی دان بعدی لیوی چیه اوان دخوازن ایران بکنه ابلوقای کی دریایی بو برگای دریا هیچ تشتک نچه ناو ایران و ایران جی هیچ تشتک نچه بو دروا به تایبت نفت بو هندستان و سین یعنی ابلوقای کی دریایی لسر گوره هرمز یعنی ابلوقای کی دریایی لسر ایران اوا یک دو دریجادانا اپراسیون لشکری یه هوایی لسر ایران کو بردوام به خو قواری زایونی شر رانه وستان هم لیدان لبنان هم جی او مثلا لبرانبر ایران بردوامه اسرائیل او دو بجارده ها بلن بجارده سیم جی ها بجارده سیم اوایه یعنی هر چه بدیل دبه بابه به امریکا اسرائیل لگل بریتانیا هنک والات اندن هف پیمانی کی لشکری پک بینن که والات ناتو ترامپ استا تهدید کی جدی لوند کرد و مل درد چم به شیوه کی هف پیمانی کی چه بکن جزیره هارک بگرن دریای هرمز یعنی گوره هرمز او دروازه بگرن و هزی خونه اسکری لهنک منطقه ایران لسر خاککه بجیب کن بله سپاس او بجارده یک بلن بو جیب کرنه او بجارده بو آمده کرن پیوستی وان بکت هیا مثلا کرد بو چه پشگیری وان دکن کماره کی کردستان جنوب آواده به
مثلا نمونه بلوچ بختیار لو بو پشگیری بکن که به سر حکم او کرشا او سرسریا او که استوا ارشل کرد که او به سر حکم مثلا که به سر حکم احمد شاره کی دیگه بین سر حکم باش طالبان کی دیگه بینن کواتا کاک رمضان یعنی دوردا تو اپوزیسیون یا دیگه راوسته ترکیه به جدی هاتیه سرخط ترکیه ری ناده مثلا لوی جوله کی کرد شد به هم فشاره کی جدی لسر باشوری کردستان ہے لسر کردستان باشور لسر وی داری ہے لسر حکومت کردستان هم جی چاودیریه کی هورت برگای حوالگری عسکری برگای دزگای مید برگای جیاجیا لسر پارتین روجلات کردستان دکه ترکیه راست اندام ناتوه بس استا دجی امریکا جبر کو هگر ایران بروخه کردستان لوی آواده به ترکیه لبر اوا دجیه لگورانکاری ل ایران چه به اوای دویم استا آذریکان ایران برای واده بن آذری جی کو به قوم خونه ترک زانه چه رابری کمار اسلامی چه سر کمار آذری نه ترکن اوای سیم جی دبه اگر ایران بروخه اوا سرت بو ترکیه بو و ترامپ لبر تحقیق کرنه کوی کی بهز ده بلام اوای استا دیاره هیچ لایک سر نکفت و هیچ لایک نشکست و راست آگر بست بلام شرکش جورک لجوران رانا وستیه باش دگرم ولای تو کاگ رمضان دی ملای میوانه کشون برز ماوس احسان ظلمی چاودێری سیاسی بەخێر بن سپاس بۆم دەرفەتە کاگ ڕەمەزان زۆر بە جوانیشی کردەوە گەر بێت و ئەم ئاگربەستە بە یەکجاری شکست بهێنێت و ئەم دانووسانە شکست بهێنێت سیناریۆکان چین هێرشی وشکانی یاخود گەماروی دەریایی کە ترەمپ ئاماژەی بۆ کردووە یانەوە تا خەڵکی ئێران ئەگەر خۆی ڕاوپەڕێت بۆی کە کۆمارەکە بڕوخێنن بەڵام هەرسێکیان زۆر قورسن ئێستا کارتی بەهێزیان گەماروی دەریاییە ئێران بە هێزی بردومانی ئاسمانی نەڕوخا بەرگەی هەموو 39 ساڵ ئابۆقەی ئابووری گرتووە ئەمریکا دەتوانێت بەم فشارانە ئێران بڕوخێنێ مامۆستا ئەحسان بەناوی خۆی گەورە میهرەبان دیارە شرۆڤەکان زۆر جیاوازن تێگەیشتنەکان جیاوازن بێگومان بە بەڕاستی ئەوەندە کای سیاسی کایەکی ئاڵۆزە ئەکرێ هەموو ئەو سیناریۆیانە و ئەو توێژینەوانە و ئەو لێکدانەوانە کاری لەسەر بکرێ بە بڕوای من 20 ساعات گفتوگۆ وەفدی ڕاستەوخۆی ئێران و ئەمریکا کە وەفدەکان وەفدی جدی بوون یعنی لە ئەمریکا وەفدی جدی بوون لە ئێرانیش ئیتر سەرکردە تەواو دیارەکان بوون ئەمە پێمان ئەڵێ کە 20 ساعات کەمە بۆ ئەو گفتوگۆیانە و من پێم وانییە هیچ ئاڵۆزیەک هیچ شەڕێک لە نێوان دوو وڵاتە بە 20 ساعات کۆتایی پێبێ بە یەک کۆبوونەوە لەسەر یەک مەزی گفتوگۆ کۆتایی پێبێ بەڵام هەنگاوی باشی بڕیوە ئەمەجێی دڵخۆشیە و هەردوو لاش ئامادەن بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ بەڵام ئەمریکاڵە ئێمە پێشنیارمانداوە بە ئێران ئێران ژەگەڕێتەوە ڕێی خۆی ئەوانیش ئەڵێن ئێمە ئەگەڕێینەوە ئەکرێ بۆ چونکە نهایەتی هەموو گرژی و ئاڵۆزیەکان هەر دانیشتن و سەر مێزی گفتوگۆیە چارەسەرەکەی بە هیچ شێوەیە هیچ وڵاتێک نەیتوانیوە حتا ئەمریکا بە چەند ساڵ خەریکی عێراقێکی تەنها و تاک و ضعیف بوو توانی ئاوای لێ بکە بۆچی توانی عراق بڕوخێنێ چونکە معارەزەیەکی بەهێزە بوو ئێستا لە ئێران معارەزەیەکی بەهێز نییە بۆچی توانی ئەمریکا عراق بڕوخێنە چونکە عراق هیچ پشتگیریەکی نێودەوڵەتی نەبوو بەڵام ئەمریکا ئێستا ڕوسیا و سینی هەیە بە تەواوی ئێران عەفوە ئێران ڕوسیا و سینی هەیە ئەمریکا من دڵنیاتانەکەمەوە ئەمریکا بە هیچ شێوەیە ناتوانێت ئێران بڕوخێنە بۆ شێوەیە ئیلا ئەبێ ڕێککەوێ لەگەڵیان ئێخۆ سیاستی هەمووی فەنی ممکناتە ئەمڕۆ مەسلحەتم وایە ئاهەنگاوێ دێرمە پێشەوە سبینێ مەسلحەتم وایە نایەمە ئێرانیەکان لەوە تێگەیشتون کە ئەمریکا بە هێرشی ئاسمانی ناتوانێت بیرڕوخێنێ با بڵۆخە نایتوانێت بیرڕوخێنێت بۆیە چاوەڕێەوەن کە زیاتریان لە دانووسانەکان دەستکەوێت بەڵێ بە دڵنیاییەوە ئەمریکا ناتوانێت بە یەکەم جار وە بە شەڕ و بە ئاڵۆزی و بە توندی و بە ڕقی و بە زبری ئەوە بکە ئێرانش لەمە تێگەیشتووە ئەم پەیامە بۆیە ئێرانیەکان باش لە سیاست تێگەیشتوون باش سیناریۆکانیان یەکیەکە خەنە بەردەم ئەمریکا و یەکیەکیشی لەسەرەکە نەوەکو بە هەڵڕژراوی هەمووی هەڵدەنەبەی نێوانی گفتوگۆکانەوە بڵێن کامیان هەڵە بژێرنەوە بکەن نەخێر یەک سیناریۆ تریشی هەیە و پێشنیاری تریشیە وەشتی تریشەیە ئەوەی ئێمە ئێران بناسیین و شتمان لەسەر خوێندبێتەوە و نزیک بوو بین لێەوە بەڕاستی ئێران باش تێگەیشتووە لە ئەمریکا ئەمریکا یعنی ئەوەی کە جەرگی ئەبڕێ
مەسلەی ئابووریە چکەوەیەوێ بە تەواوی دەست بگرێ بەسەر ئابووری دنیاە. ئێرانی دەست بۆ کارتی ئابووری ئێران بۆچی دەستی بەر بۆ هورمز؟ خۆ ئەمریکای کەم جار هاو باسی هورمز نەبوو، هیچ باسی ئابووری نەبوو، باسی چی باسی ڕوخانی دەسەڵات بوو، باسی لەناوبردننی ئێران و ئەتۆم بوو. ئەمریکای لەو پەشیمان بووەتەوە ئەڵێ گۆڕیمان چیان گۆڕیوە؟ هیچیان نەگۆڕیوە، بەڵام سەر نەخەوترمان هاتنە پێشنیاری دووەم یا تەرحی دووەم یاخود هەنگاوی دووەم کە ئیشی لەسەر بکەن. ئەویش مامۆستاسان دەتوانێت دەست بۆ کارتی فشاری دیکەی ئابووری ببات وەکو بابولمەندەب ئەگەر دانووسانەکان بەڕەسمی فەشەل بێنن؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئەگەر ئەم کارتەی کە ئەمریکا ئێستا ترامپ ڕایگەیاندووە ئێمە ئابڵوقەی دەریایی یەخینە سەر ئێران، ئابڵوقەی دەریایی لەسەر ئێران پێم وانییە کاریگەری لەسەر ئێران بەقەدەر هەموو جیهان هەبێ. ئیسە گەروی هورمز ئەگەر ئاوە بە شەڕ و باڵۆزی بمێنێتەوە لە 120 ئابووری هەموو دنیای پێوە پەیوەستە، بەڵام ئەگەر ئابڵوقەی ئابووری بخاتە سەریانان ئێران دەریای لە 120 سەرمایە و داهاتی نییە، هەشتی تری هەیە، ڕێگەی وشکانی زۆری هەیە لەگەڵ وڵاتانی تر، علاقاتی دیبلۆماسی زۆر باشی هەیە و ئێران شتی گرنگی هەیە لەگەڵ پێتان وایە کارتەی دۆناڵد ترۆمپ کارتێکی زایفە، کارتێکی زۆر زایفە و هیچ کاتێک سەرکەوتو ناوێت بۆ ئەمەی بەکارێنە. ئەمە پرسیارێکی جەوهریە. لەبەرەوە بەڕاستی ینی ترامپ و ئەمریکا لەمە باش حاڵێ بوون، ئەڵێن ئەگەر هورمز نەدەی بە ئێمە لا نابوورەکەی بۆ ئێمە نەبێ نایڵین بۆ خۆشێ بێ، نەک بۆ خۆی نایڵین بۆ هیچ وڵاتێکی تر ببێ. ئەمە ینی کارتەکەی کاتێکی زعیفە، ئیسفادەی بۆ خۆی نییە، بەس هاڵێ کابرای چی نازانم حەزی بە تۆپینی کارەکە، حەزی بە تۆپینی چیەکەکە لەبەرەوەی خاونەکەی زەرەر تۆپینی خۆی بکە لەبەرەوەی خاونەکەی زەرەر. جامەش بەڕاستی ئەمریکا ئەم کارتە هیچ زەرێک لە ئێران نادا، بەڵام واناکە کە ئەو وڵاتانەی کە زەرمەندی سێم دەبن وەک وڵاتانی ئەوروپا کە پرسی وزەیەکێکە لە پرسانە بە تایبەت ناتۆ بێتە سەرهێڵ بە ناچاری لەگەڵ ئەمریکا هاوپەیمانیەک پێک بێنن پاڵپشتی بن بۆی کە جەنگەکە بەیەکەوە تەواوکەن. تاوان ئەگەر بگڕینەوە بۆ تۆزێ ڕابردوو هیچ کاتی ئەمریکا پابند نەبووە بە ناتۆ، ناتۆش هیچ کاتێ بەرژەوەندی سەرەکی ئەمریکای لە بەرچاو نەگرتووە، بە ئەمەمان لە بەرچاو بێ. ئەوەی کە ئێستا ئەمریکا ئیشی لەسەرەکە و گەڕانەوە بۆ ناتۆ پێم وانییە بە ئابلوقەی ئابووری سەر ئێران ناتۆ بێتە سەر هێڵ و یەکسەر بڵێ ئیتراوە تەواو. بە عەکسەوە من پێم وایە ئەوە ئەبێتە کارتێکی فشار لەسەر ناتۆ کە ئەمریکا قانع بکا بەوەی کاکە واز بێنە لە ئابلوقەی ئابووری دەریایی، یعنی پێچەوانەکەی زۆر ڕاستتر و دروسترە. بۆچی؟ لەبەرەوەی گەروی هورمز وەکو وتم لە 120 ئابووری جیهان زیانی پێگاگەر بەو داخراویە بمێنێتەوە و ئەگەریش بکرێتەوە لە 120 قازانجی بۆ ئێران نەبێ. بەس ئێران ئێستا بەڕاستی ئەوێ ئەم جارەوە کوڕابردوو نەکە، ئێستا ئەوێ بە تەواوی گەروی هورمز بێتە ژێر دەستی خۆی ئەگەر ئاوا شتێکی کرد. جا لێرەوە قسەیەکم بیرەکەوێتەوە شتێکم بیرەکەوێتەوە ئەمەوێ بێڵم ئەویشەوەی ئەمریکیەکان هەمیشە چاوچنۆک بوون و توانراوە بەلایەنی مادی قەنەعەتیان پێ بکرێەوە چۆن لە عێراق هەندێکیان بیرەنەوتیان هەیە، هەندێکیان پارێکی باشیان دەستکەوت و ئیتر بەو شێوەیان لێکردکە کە عێراقی ویست کە شیعای ویست لە عێراقا بیکان. پێم وایە ئێستا ئێران ئەتوانێت ئەوەش بەکاربێنە بەرامبەران. ئیسا ئیسرائیل بۆچی سەرکەوتوو بۆ دوێنێ نەتەنیاهو تەلەفۆنی کردووە لە ناو کۆبوونەوەکەیە بۆ وەفدەکەی ڕئیسی وەفدەکەی ئەمریکا. بۆچی؟ لەوە چێ پێی وتبێتی بە بڕوای من لەوە چێ پێی وتبێ کاکە لایەنی ئابووری تۆ ئەوەنە تەیەمێ بۆیە وەقفەی کردووە لە بەردەمیان وەستاوە لەسەر ئەو زۆر باش. ماوەساسان دەگەڕێمەوە لای بەڕێستان بۆ شۆڤەی زیاتر لەسەرم بابەتە. بەڕێز ڕەمەزان دووبارە دەگەڕێمەوە لای بەڕێستان. جێگیری سەرۆکی ئەمریکا بەر لەوەی کە ئیسلاماباد بەجێ بێڵێت ئاماژەی بۆ کرد کە ئێمە خاڵەکانمان بەڕوونی بە ئێران داوە، چاوەڕێین ئەگەر پەشیمان بێتەوە خاڵەکانمان بۆ جێبەجێ بکە بگەڕینەوە سەر مێزی دانوستان. واتە بەیەکجاری ئەم دەرگایە نەخراوە. پرسیارەکە ئەوەیە ئێران ئەم پیاڵە ژەهرە دەخواتەوە، دەستبەرداری پرسیە تۆمی دەبێت، گەروی هورمز دەکاتەوە، ئەم خاڵانی کە ئەمریکا وەکو مەرجی سەرەکی وە سابت دایناون بۆی جێبەجێ دەکات تا ئەم کاتی ئێستای هێناوە لەگەڵ ئەمریکا؟ دراستێدا لە ئیران تعزیە هەیە بێژن شین هەیە بەداوی نەبیە. ئەم بێژن سەرۆکی وانێ کۆ عالی
خامنه ای لحیشته یک بو حیشته و نه سر و کمار بو لحیشته و نه بو 2026 رابر کمار اسلامی ایران بو یعنی سروک کیوان 46 سال به ایریش آمریکا اسرائیل جیان خوش دستا جاره ترمیوی ننشتنه یعنی به خاک نسپاردنه ایران استا ده شینه کیده شینوان تمام نبیه مذهب شیعه لدیر زمان دا اوانا که کسی وان شهید بکوه دا آست بلند دا همو سال روژی وی شین دکن وکو اوای امام علی امام حسن امام حسین بوه ایران ده ناوا شینه کیده جسته خوب برینداره من نه وکو لهنگر وکو شیروکاره کی بست کم لیره لهنگر هیچ طرفه کی نینم من لهنگر کردستان و کرد یه خومه بوه ایران بارداق جار و نخواه یعنی خور را دستی دعواکاری آمریکا ناکه لتاریخ 47 ساله دا لحفته و نه تا استا یکم جاره روبرو کلماوی نزیک 24 ساعت وفد آمریکا ایران روبرو پیک وقصه دکن جا دو وفد بالا لک سروکی پارلامنتو باگر گالیباف و وزیر کار دروا امبیجن عباس عراقچی لای دیکا دیونس امبیجن جگری سرو کومار و کوشنر و او جماعتاس بروی اوانا چل بریکی واندا بو چل چنته واندا بو همو دانه سر میز گفتگو کرن 24 ساعت یعنی لتاریخ جهان دا کبوا به نافبر نمونه واکیمن من پیمانیه جاره کردن دیسا وگرنه سر گفتگو ایران دست پیشخاری شرکه نابه بجارده ایستا لوی ترامپه اوانا گران بو خو ترامپ جی بشتاری گفتگو بو مجدبه خامنه ای جی بشتاری گفتگو بو هر دو سروکین ایران آمریکا برگه تلفن به برگه نامه ایمیل به اوناشتی دا بشتار بون آگاداری همو تشتکینه بلم ایستا لامرو با هر دو طرف در نافخواهی در گفتگو دانه بلم زیادتر بریار لو آمریکا بلم اوه یه ترامپ بناسن آمریکا بناسن آمریکا و هنه هنگاف باویشه وکو اوه بومباردمان هزین پروکسی ایرانی لناف خاک عراق لگل اسرائیل و هنک بومباردمان لسر ایران و ببه هر وها گوری هرموز دروازه هرموز و بکه آبلوقه قاپات بکه او دما شر لجنوب دست پیده به مثلا خوسیکان گوری دروازه بابلمندای بگرن لیمن خوسیکان حیشت شعبی او گروپانا اوای کل عراق و لبنان اوانای جی بشتاری شرکه ببن ام جارا شرکه لیه 12 روژی سال پار لیه 40 روژی سال ام سال دتوانه تونتر ببه اگر که هنک چالاکین تروریستی چالاکین واب بره واب بچن یعنی آمریکا اگر به ام شوایه وازکه بلیله خب شکزانه و مانگی 11 باست کن که هل بجارتن لآمریکا طبعا آمریکا خودی ترامپ هم پارتیاوی هم خو هم جی شکوی آمریکا لسر میزه آمریکا اگر وا بجی بیله و تا دبی روجلات ناوین چول بک دیزاین روجلات ناوین او دبه او دما هف پیمانی یک دجی آمریکا چه دبه ترکیه ایران روسیا سین کره و هنک والات دن او دما بریکس بریکس بهستر دبه بوه من پیم وایه من پیشتر جی لکانال کردساد گلی کردستان سبیدا لکانال و تم جوله به جوله و شر بردوام به او شرا للبنان لسال 82 دست بکر و تا استا بردوامه جوله کی شر دیسا خورد لپیش مه و دوی ناوی ده اوی من خوندنوای من ها یعنی او دما ایران وکو دولتا ناوندی که لانجام او شرا دا لسر پی بمینه بلکو تیدا زعمتی هبه تا بیه ما وکو کرد جی
دەبێت لە ئەو ناوادا بزانن ئێمە چ دکن لەوەی هەرێمێک وەکو ڕۆژاوای کوردستان بەدەست دەخن یان ئێستا گفتوگۆ بکن جا هەگەر پرسیارێتە هەبە من دەخوازم تشتێکی لە ئاخردا بێژن فەرمو بەس کەتەکەمە جارێ وایە فەرمو من حەز دەکەم کات ماوە بەس حەز دەکەم پرسیاری زیاتر ئاڕاستی بەڕێزتان و میوانەکانیشم بکەم بۆیە حەز دەکەم ئەگەر بە مەتنی وەڵامەکانم بدەن و سوپاسان دەکەم بەڕێز ڕەمەزان دەگەڕێمەوە لای تۆ بەس بە میوانەکەی سلێمانیشم ئەم پرسیارەی لێ بکەم ماوسا ئەحسان وەکو بەرز ڕەمەزان کەریم ئاماژەی پێکرد ئەم شەڕە دەمێکە دەستی پێکردووە و بە ئاسانی کۆتایی نایە ئەمە ئاسۆکان و دیدگاکانی بەڕێزیانن ئێمە بەرەو کوێ دەڕۆین بەرەو قۆناغێکی تونتر لە شەڕ دەڕۆین یاخود ئەم دانووسانانە بەرهەمیان دەبێت هەردوولا بۆ دوجار بەدیلی گفتوگۆ هەر گفتوگۆیە هەر دەبێ بێنە سەر مێزی گفتوگۆ یانەوە تا دەبێت بە ئەمری واقع چەند ساڵە ئەمریکا نەیتوانیوە بەهێز و بە ئەمری واقع خۆی بسەپێنێت بەسەر ئێراندا ئێستاش لەوەتێ گەیشتووە کە ناتوانێن کە دەزانێن ناتوانێت بۆچی جارێکی دیکە هەڵقشانەکان بەم ئاستەمە ترسیدارە بەرز دەبنەوە بەڵێ دیارە ئەم شەڕانە هەر لە بیداەتی دروستبوونی دنیاوە تا کۆتایی دنیا هەر بەردەوامە بێت ئەوە حتمما هەر هەیە دەبێت لەگەڵی ڕابێ ئەبێ لەگەڵی ڕابین و لەگەڵیشی دەست و پەنجە نەرمکەین بە تایبەتی ئەم وڵاتی ئێمە بە تایبەتی تریش کورد ئێمە ئەگەر بڵین ئێمە وەکو کورد زەرمەندین یا سوودمەندین لەم شەڕە بەڕاستی شەڕ هیچ کاتێک قازانجی بۆ کورد نەبووە هەرچەند ئێستا ئێمە کیانێکمان نیە و قوارەیەکمان نیە تا لە دەستی بدەین ئێمە شەڕی ڕابردوو کە لەگەڵ عێراق کردی بە قازانجی ئێمە دەرچوو کە ئەوە کیانێک شتێکمان بوو بۆ دەستەبەر بوو لێرە بەڵام ئەوە تا ئێستا دیسانەوە گرفتارین خۆمان ئێمە وەکو کورد پێم وانە شەڕ ئەوەندەی زیانمان پێ بگەێنێ کە ئەگەر ئەوان یەکلا ببنەوە بۆ یەکتری ئێمە لە بینی هەردووکیان ئاسوتاوین عێراق بەر قەسفی ئەمریکا شەکەوت و بەر قەسفی ئێرانی شەکەوت هەردوو لا لێداین کوردستانیش بەمان شێوە بەو شێوەیە بۆیە ئەم شەڕەی کە بەردەوامە بێ بە دڵنیاییەوە ئەبێ نەتیجەکەی هەر سڵح و ئاشتی و ڕێککەوتن بێ جار ڕێککەوتن هەموو ڕێککەوتنەکان سەلماوە بە دڵنیاییەوە بە شەڕ یەکلای نابێتەوە هیچ کات بە شەڕ یەکلای نابێت چونکە هەردووکیان بە جۆرێک لە جۆرەکان ئیمپراتۆریەتێکیان دروست کردووە کە بە شەڕ لە ناو ناچێ یعنی شیعە بە شەڕ لە ئێرانە لە ناو ناچێت لە ئێران لە ناوچەی لوبنان چی لێکە لوبنان لە چی سووریا چی لێکە سووریا لا بە عێراق چی لێکایی یەمەن چی لێکەی یعنی ئێستا ئێران تەنها ئێرانێکی بچووک نییە کە لە وڵاتی خۆی بوو بێ ببێ و دانیشت بێ بە دەوروبەری شیا گەرای داناوە بۆیە یعنی ئەمریکا باش لەمە تێگەشتووە کاتۆتەوە سەرمێزی گفتوکۆ بە شەڕ لە ناو ناچێ ئێران هێشتا کارتەکانی دەرەوەی خۆی بەکار نێناوە حوسیەکانی بەکار نێناوە حزبوڵای بەکاری نێناون ئەوە ئەوان جارجار شتێکەوە شێنن بەڕاستی بەکاری نێنان شەڕ قازانجی بۆ ئێمەیە یا زیانی بۆ ئێمەیە بەتاکید قازانجی بۆ ئێمە نییە و ئەوەندەش زیانی لێ ناکەین بەڵام بۆ لەبەرەوەی ئێمە شتێکمان نییە لە دەستی بین وەکوتم هەر لەدایک نەبووین لەوانەیە ئەوانشمان کە تەمەنێکی زۆر زۆریان ئەوانیش لەدایک نەبوونە وڵاتی ئێمە هەر شەڕیتیا بووە هەر بە حیاتی لە ئەوڵەوە تا ئاخیرە شەڕیتیا بووە جا هەندێک جار شەڕەکە وەکوتم هاڵێ قولی ڕەشوسپی لە بوارە دەرەکەوێت جاری وا هەیە دەرەکەوێت بۆ ئێمە کە قازانجمان کردووە جاری واشەیە زەرری لێکن لە ئێستاە شەڕ بۆ هەموو دنیا شتێکی خراپە هەم زەرری ئابووری هەیە هەم زەرری ترسوخۆفی هەم زەرری سیاسی هەیە بۆیە ڕاگررتنی بە قازانجی هەموو لایەکە و بەردەوامبوونیشی بە شێوازی تر ئەگەر شەڕ ببێتەوە پێم وانە شەڕی سەربازی بێتەوە شەڕی تر دەست پێکە وکاتە شەڕی تەکنۆلۆژی دەست پێکە شەڕی ئەلکترۆنی دەست پێکا و شەڕی ئابووریش لەسەر و هەمویانەوە شەڕی سەربازی پێم وانە جارێکی دەست خۆش بێ دێمە لای تۆ بەڕێز ڕەمەزان ئیسرائیل و ئەمریکا زۆر جار لە ناو دانووسانەکاندا لە ئێرانیان یاخود لە هاوپەیمانەکانی ئێرانی داوە وەفدی دانووسانکاری ئەمریکی گەڕانەوە بۆ ئەمریکا بەڵام ئێستا جیهان چاوی لەوەیە کە لە کاتێکدا پاکستانیەکان وەفدی ئێرانیان برد بۆ پاکستان و ئیسلاماباد ئێستا چۆن دەگەڕێنەوە وڵاتەکانی خۆیان ئەمە نابێت بۆ بە دەرفەتێک بۆ ئەوەی کە بکرێن بە ئامانج لە ناو خاکی خۆیان بێت یاخود لە دەرەوە نازانی کوشتنی سیاسی لە جیهانێدا کەس ئەوە قبول ناکە ئەگەر ئەوە ئەمریکا ئەوە بکە باوەڕ ناکەم
پاکستان خودان چکی آتومیه و دوست سرکی یه آمریکا خو او گفتگو یان دبیا ترکیه ببیا یان ل اسلام آباد یان ل مصر ترکیه طرف داره طرف ایرانه بو اسرائیل و آمریکا راضی نبن لوی بکن مصر دا آست پاکستان دا ضعیفتره بو پاکستان هاته هل بجارتن و برپرس پاکستان جی سروکی وی لگل ترامپ برادرتی وان جی ها و پاکستان جی خواکو دولت کی زلهز نزی کی ایران و افغانستان بو او جیگا لسر او اساسا هل بجارتن نا وابدکه و بگرن پیمانیه هیچ تشتکی و برانبر بکری بلم من بلم لدوی اوا لناف خودی ایران لناف فرمو لناو ایران دا مترسینیه لناف خودی ایران دا بله لناف خودی ایران دا فکره کیوای اسرائیل هبو باگر گالیباف سروکی پارلمانتو و عباس عراقچی وزیر کار در و فکره کیوای هبو بلم ریگری لوان ها تکرنده ریگری لوان ها تکرنده لبر اوا هگر تو مثلا جواد ظریفی حسن روحانی ام باگر گالیباف و ام بیژن عباس عراقچی اونا هنه کی به کمک به میان روزان یعنی اگر وان همیا بکشن سوپای پاسداران او کتا همو ایران به تواتی دکه بندسته خو او دماتی گل کی گفتگو بکی با نمونه بوی ده برجواندی آمریکا اسرائیل ده کلنا و ایران ده هنه کس بمینین جابن ده خواستم تشتکی دیگه بحث بکنم با هنه کی بین لسر اوی ده اگر تو بپرسی مثلا کرد دوی چه بکن باش مثلا من لحوليرم وانيا مثلا خو لحمو كرد هاتبو حرماندن حمو جار لجير درون و موشکان و پنجره درگاه او دبو شهید دا بریندار دا بالا من لیری دخوازم برای کانالی و پیشنیاری کی بکم فرمو برای من بفکر من او برپرسیارم لأو قصه خوم که نزدیک ایرانه یانجی ایران گول رادگره لناف کرده لحمو بشین کردستان برئیس محمد حاجی محمود پیشمرگه سکرتری پارتی سوسیالیست دموکرات کردستان و برئیس علی باپیر امیندار گشتی کوماله دادگری کردستان اگر من لجیگه سروکی هریم بم برئیس نیچیروان بارزانی سروکی حکومت همو پارتین کردستان سه کس دتوانم بچن بو ایران برئیس پاول طلبانی سروکی یکیتین اجتماعی کردستان برئیس محمد حاجی محمود پارتی سوسیالیست کردستان و برئیس علی باپیر بلم لهر سه کیان برئیس محمد حاجی محمود پیگه کی خونه بهستر ل ایران ها و او شر پاردا ام سال داجی او کر بوچه بوچی به فکر من بو اوا گفتگو بکن جاره کردن هزی پروکسی ایرانی ایریش نکن لسر کردستان بو اوا یما گول ایران راگرن بزنن ایران چه دله و هگر من لجیگه پارچین روجلات کردستان بم من او وفدا به نونری خوش داتیم پارچی روجلات کردستان او هف پیمانی کوچه بیه 7 حزب 6 7 حزب اوانجی او وفدا وکو نونری خوب زن یعنی که محمد حاجی محمود او برادرانه دکارن به ناو وانجی باخله دوی ما لگل ایران کشر راوسته د ناو بکبن ناو گفتگو هم سردان وان بکن پرسه سرخوشی بو وان بکن هم جی بزنن ایران تهروانی خل سرمه چیه و چون یما بتوانن او ایریشا راگرن اوا لایکی لای دویم یما انجمن آسایش من هم یما هز دیجی ترور من هم یما دزگین حوالگری هنه پاراستن زانیاری حوالگری اسکری هنه به فکر من نابه یما و دستواستان من نخوازم همو تشتیل تلویزیون بیجم نابه یما و دستواستان راوستن هر کته کی آمریکا اسرائیل ایران شر کرن ام هزانا ایریشی کردستان بکن به درون و موشکه هوشیوی والاتان دیگه من نخوازم ناوی وان بلیم دبی من نکته اپراسیون بکن اپراسیون نقطه من خو انسان کی عسکری ما گریلا بوم دبی تر نقطه اپراسیون بکی بچی سر وانده یعنی ناکری یما همو خلق کردستان لحلبجه حتی نزاخو اونا بردوام بمباردمان کن و دهاتو دا بمباردمان خود زیده بکن دوی ما بشنه سر وان سر مال وان ده نقطه اپراسیونی بکن دوی کردستان سیستم خونه عسکری اولکاری به حزب که اری باشه استا
اما پیام تیوی نزیکی کمال دادگریه یک تلویزیونه یکگرتو یک تلویزیونه چه پیوست که هنک حزب هنک پارتی 5-6 تلویزیون آوا کرنه لجیگه که تو پره بو تلویزیون بو اولا صرف دکی دویمش بو ایشه عسکری اولکاری بکن چونکه یه مل جزیره که دجین دورو بری ما همو دجمنن برز رمضان بوی دبی یه ما هم مل دیپلوماسی لگل ایران او پیشنیاری مکن هم مل اولکاری عسکری دبی یه ما خو بهستر بکن بهستر بکن تماشا که حالا یک دقیقه زانی یه مل لیری برنامه چید کن یه ما گفتگو دکن با از وی تشتیج بیجن مثلا ماده او خاکا مل کردستان نه خاکا کردستانی در و اداره حریم کردستان دبیجن نافچه مادو 140 بزمه دبیجن به کرکوک و او خاکا کردستان در و اداره حریم کردستان بو یه مل وی گروپ چه نکرن مثلا گروپ پروکسی ما گروپ بو چه نکرن دما اوانا بمباردمان ما دکن گروپ مش دبی بشنه سر واندا و به بیرامانه هیچ رامه کی بوان نکن به درندانه دبی بچنه سروانده هگر اوانا دیسا شر دست بکن دبی مسئله دیپلماسی بکار بینن استا لگل بغداد تهران بلم هگر شر دست بکر خواه نخواسته او هیزانا ایریشی میکرن دبی ما بو او آمده سازی کی جدی بکن لاستا با برز رمضان سپاس بو برستان به تأکید بابتی اوی که جنابتان پیشنیاری دکن چونی وفدک بو ایران و هەڵبژاردننی ئەم سێلانە ڕەنگە وەکو دیدگایەکی شخصی خۆت پێشنیارێکی شخصی خۆت کە پێت وایە ئەم لانانە لە ئێرانەوە نزیکن و گویان لێ دەگیرێت پێشنیارێکی باش بێت و بەڵام لە ئاستی وەزارەتی دەرەوە کونسڵی ئێران لە هەولێر هەمیشە وتوانە شەڕی ئێمە لەگەڵ کورد نییە حتا لە وڵاتانی خەلیزیش لەگەڵ وڵاتە دراوسەکانی ئەوان دەڵێن شەڕی ئێمە لەگەڵ هەندێک پێگەی وڵاتانی ئیسرائیل و ئەمریکا لە ناوچەکەدا کە ئەم پێگانەش عراق بە لە ڕێگەی دەستور و یاساوە ڕێگەی پێداون لە هەموو خاڵشی عراق بتوانن ئەو مافان هەبێ پێگەدا بنێن مەبەستن بەرگریکردن یعنی بابەتەکە ڕەهەندێکی یاسایی وەرگرتووە بۆ بابەتی هێرشکردنە سەر و بنکانەش هەرێمی کوردستان خۆ دەزانی تا ئەم لەحزەیە تا ئەم کاتە خۆی پاراستووە لەوەی کە ببێ بە لانێک لە شەڕەکە بەم جۆرە پێم وایە لانگری لێ دەردەکەوێت بۆیە تا ئەم لەحزەیە هەموو چاودێران پێیان وایە کە بێلانی باشترین حاڵەتە وەکو سەرنجی خۆشت ئەوەی کە هەتا سەرنجێکی ڕێست لێ ژیراوە هەگەر 20 چرکا مەسەلە بۆ سەردانی دەنگیم تێ نەوسا بۆ 20 چرکا بۆ سەردانی ئیران یێمە سەرروکی وان وەفات کردیە ڕابەری کۆماری ئیسلامی ئیران هاتیە ژیانی خۆش دەستە هاتیە کوشتن وەکو دەرەوسەیەکی دەرەوسێمانە لە سەردەمی حەلەبجە ئەنفاڵ ئەوانە زۆر هەوکاریکردنە ئێمە دەتوانن سەردان بکەن ئەو سەردانادا هیچ زەرارێک نییە ئێمە خۆ ناچن بە ئیرانیان ناڵێن شەڕ بۆ دژیمە کردووە بە زمانی دیپلۆماسی ئەوە یەک دوو ڕاستە ئێمە دە ئەو شەڕادا بێلایەنن بەڵام ئێستا دەما شەڕ هاتە بەر دەرگەیتە لە تودان خۆتە بە دەستوەستان ناوەستی من ناڵێم ئێریشی سەر ئارتێشا عێراق بکەن یان وڵاتێکی دیکە بکەن ئەو گروپێک و ئێریش لەسەر مە دکن دەبێمە بۆ شەر ئەگەر جارێککردنی شەر بکەن نقطە ئۆپەراسیۆنی بکەن پێشنیارێکی زۆر جوانە هەرێمی کوردستان دەبێ بەرگری خۆی بێزکە ئەگەر دەرفەت مایەوە بەڕێز ڕەمەزان کریم دێمەوە لای بەڕێستان ماوەسا ئەسان سەرنج و پێشنیار و شتی جوانی هەبوو میوانەکەی ترمان وابزانم تۆزێک کاتم کەمتر بە تۆ داگەردمان ئازاکە ئێستا لەم سەر و بەندەدا باس لەوە دەکرێت کە چین حتا لە ئاستی ئەمریکاشدا بەنیازە کە سیستمی بەرگری ئاسمانی بۆ ئێران بنێرێت ئێران پشتی بەم حاڵەتانە قایمەوە سنگی دەرپەڕان بۆ بەرامبەر بە ئەمریکا و ئیسرائیل بەڵێ ئەوە یەکێکە لە هۆکارەکانی سنگ دەرپەڕاندنی یەکێک لە هۆکارەکانی پشتیوانی ئەوانە ئەمە یەکێکی تریش لە هۆکارەکانی بەڕاستی ناوخۆیە کە ناوخۆش ئێران گرنگی پێداوە ئێستا جارێکی تریش وەزان لە بەرنامەیە لێرە باسم کرد لە ڕاستیە لاوازکردنی معارزەی ئێران یەکگرتووی گەل ئێران لاوازکردنی معارزەی ئێران لەسەر لە هەموو کووردا ئەوەی کە دڵخۆشە بەم شەڕە معارزەیەکی کاڵفام سیاسیە کە کوردەکانی
لە دەرەوەی لە تاراوگە ئەژین ئەمانە بەڕاستی لێرە ناژین نازانن ئەمانن دڵیان بەم شەڕە خۆشەوەی لا هەموو هەر چوار پارچەی کوردستان بێتاقەت و بێزارە لەم شەڕەوە دڵنیایەکە زەرەری لێەکەن خراپە. ئێران یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە پشتی بەو هاوڕێ و هاو بەوانە بەستوە چین و رووسیا بەوانە بە چین و رووسیا بەستووە کە بەڕاستی ئەوانیش هاوکارن چونکە ئەوان منافسەیەکی ئابووری زۆر چڕوپڕیان هەیە لەگەڵ ئەمریکا هەردووکیان منافسەیەوە گرن دەست بگرن بەسەر ئابووری دنیاە ئەوە سین بەشێکی زۆری دەستی بەسەرا گرتووە رووسیا هەروەها و ئەمریکاش قبوڵ یامە ناکە ئەو منافسەکە لای ئەوانن خۆیان نایکەن داوەزن بۆ کوێ بۆ ئیسرائیل و ئێران ئیسرائیل لێرە دەوری چیە بینە ئیسرائیل دەوری گورگهاری دەسی ڕاوچیەکە بینە دەستی ئەمریکا بینێ کە جارجار بەبێ پرسیەویش پەلامارەیە ئەگەر گورگەکە برسی بوو زانی کە پەلامارێک بە خاوەنەکەشی چاوی لێنێ بە هەر پەلامارەکەیە ئیسا ئەمریکاوە ئیسرائیل وای لاتوە بەشێک لە هۆکە یەکێک لە هۆکارەکان ڕاکێشانی ئەمریکا بۆ ناوشەڕەکە چییە ئیسرائیلە لە ڕاستیە ئێران بە هەر سێ دیوەکەیە هەم دڵخۆشکردنی خەڵکەکەی و وەجارێکی تر ئینتیما دروستکردنەوە بۆ خەڵکی ناو ئێران کە هەر زۆربەی هەرە زۆری ئێستا 12 ملیۆن چەکداری هەیە ئێران ئەم 12 ملیۆنە ئەگەر نەڵین هەمووی خۆ 10 ملیۆنی خۆیدا بە کوشت لەسەر ئێران ئەمە گەورەیە لە 88 لەگەڵ عێراق وانی ئەمە بکە هەمویان خۆیانەدا بە کوشت ئێستش وای لاتوێتەوە ئینتیمای ئەوەندە بەهێز کردوێتەوە خەڵکی دڵخۆش کردووە لە ناوەوە بەهۆی کۆمەڵە شتەوە کە لەواچە دەرفەت نەبێ یەک ئاماژیان بکەین بەس خەڵکی ناو خۆی ئێران دڵخۆش بووە و دەرەوەشی دۆستەکانی ئەوانیش هاوکارن لەگەڵ یابن و معارەزشی بە شێوەیەکی گشتی لاواز کردووە بە هەر سێکیان دڵخۆشە ئێران و بێمنەتی شاگەر بگەڕێتەوە بۆ شەڕ چونکە یعنی لە بینی شەڕ و ئاشتیە ئەو زەرەری زۆر ئەکا هەتاوەکو لە شەڕا لە شەڕەکەی ئەو زەرەرێکی زۆری نەکرد بەعکسەوە هەندێک دەستکەوتی هەبوون کە من پێم وایە گەورەترین دەستکەوتی ڕاکێشانی عەتفی هاوڵاتیانی ئێران بوو بۆ دەسەڵاتی ئێران ئێستا هەر هەمویان عەتفێکی زۆر باشیان هەیە بۆ دەسەڵات و زۆربەی هەرە زۆری لەگەڵەوەیە کە ئێران ناڕوخێ ئێران بمێنێتەوە بۆ بەرەنگاری ئەمریکا و ئیسرائیل. باش محەممەد جواز هەریف کۆتا پرسیارم بۆ بەڕێزتان ئەگەر بە کورتی وەڵام دەیتەوە کاتەکەمان هاوکارانم دەڵێن تەواو بووە وتی درەنگ نییە بۆ ئەمریکا بۆ فێربوون کە ئێران دەمێنێتەوە ئەو ڕەکیزە ئەساسیانە وەکو پێشتریش باسم کرد چین وا لە ئێران دەکا کە ئاوە پێداگەر بێ لە سەرمانەوەی خۆی بە بەهێزی لە ناوچەکەدا چەندە پرسیارەکە زۆر گشتگیرە بەڵێ ئێران وەکو عەرزم کردی سێ هۆکاری بەهێزی هەیە بۆمانەوە یەکێکیان ئەوەیە کە ئەگەر ئێران ئێستا بڕوخێ قابلە کاکە ترەمپی سوور خۆی دێ حکومی ئێرانەکە خۆ ناکرێ کێ هێنێ وەکو کاک ئەو برادەرەوتی ئەی کوڕەکەی ڕەزاشا هێنێتەوە نەخێر ئەی کێ هێنێ بیکا بەسەرۆکی ئێران کەس دیە ئەمە یەکێکە لە نقطە بەهێزەکان کە ئێران نەمێنێتەوە. دووهەم هۆکار کامێنێتەوە بەڕاستی ئێران توانیوێتی معارەزەکانی وەکەوەی کە معارەزەکانی لە ناو بدۆ توانیوێتی عەتفێکی باشی خەڵکەکەشی بۆ خۆی ڕاکێشێ و سێهەمیش پشتی نەبەستووە بە تەنها بەنەوت وەکو سەرچاوی سەرەکی کۆمەڵێک تەکنۆلۆژیا و کۆمەڵێک پێشکەوتنی زۆر باشی هەیە لە ڕووی ئابوووریەوە لە ناوە خۆ کە ئەبێتە هۆکاری ئەوەی کە بمێنێتەوە با من یەک خاڵی ئەخیر بڵێ من ڕای مخالفە لەگەڵ ئەو برایی کە ئەو پێشنیارەی کردوتی با ئەم سێ کەسە بچن وەفد بن بۆ ئێران بەڕاستی ئەمانە وەفد بن ئێران هیچ شتێکیان بۆ ناکات چونکە ئەمانە نزیک نین لە ئێرانەوە ئەمە تۆمەتێکە ئەدرێتە پاڵەمانەکە نزیکن لە ئێرانەوە ئەبێ یەکێک بڕوا بۆ ئێران لەگەڵ کەسێکا دانیشێ کە بەڕاستی دەسەڵاتی هەبێت لە کوردستانە کێ دەسەڵاتی هەیە کاک مەسرور و کاک نێچیر بە بڕوای من نزیکترین کەسە لە کووردا کە لە ئێرانەوە نزیکە بە ئەو بڕوایان وستان بکە دەسەڵاتی من نەمیست ئاڕاستی بەرنامەکەم گۆڕێت بچینە ئەو خاڵەوە ناو حقیقەتێکە خۆی بە ئینسان هەمووی ئەمە بزانێت ئەمە تۆمەتێکە کادرێتە پاڵی ماوەستا عەلی پاڵی کاک محەممەد حاجی محمود پاڵی هیچ شتێک لەمانە لە کاک نەژیر نزیکتر نین لە ئێرانەوە بۆ کاک نەژیر نەڕوا بۆ هەرێمی کوردستان وێنەری هەیە لە تاران هەر دەتوانێت پەیامەکان لە ڕێگەی وێنەری خۆی بگەێنێت. بەڕێز ڕەمەزان کاتمان تەواو بوو ئەگەر زۆر بە کورتی دوا خاڵت لە ماوەی سی چرکەدا پێمان بڵێ هاوکارانم دەڵێن کات بەڕاستی لای داوە سپاس دەکەم. وەڵێ دڕاستیدا هەریما کوردستان ینی ڕۆژهەڵاتی ناوین di nava guhartinên pir mezin de
ئەوای دناوە سی چرکەییدا بڵێم هەم وافدێ دەولەت ینی وافدێ ڕسمیشکێک نێچیروانژی دەتوانە سەردان بکە بەڵام ڕاستی من ئێستا سێری خۆمان دکم بتایبەت ئەو حکومەتێ me حکومەتی کوردستان پارلامنت و کارانینە حکومەت ژنوڤە نەهاتیە ئاواکردندا یێمە divê xwe hazir bikin ne tenê meselê eskerî dîplomasî de her wiha ew dem û dezgehê xۆman he divê aktiv bikin çalak bikin divê partiyên Kurda civînekî çêkin hemû partiyên Kurda kom bibin guftûgoyekî cidî bikin heger na rojlatê navîn şerekî mezin li pêş me heye ew şera şerê cergbir dibe bi vî şêwayî min pêm waniye ranaweste û heger aştî jî çêbe duayî şerekî mezin aştiyekî ku bi rêkeftinekî konkrêtî navbînî İran Çîn Rusya layek welatê dîke layek rêkeftinekî navdewletî dibin çavdêrî UN da ew dema bi fikra min şereke radweste heger İsraîl dan bi Filistîn bide bi İran bide İran jî dan bi İsraîl bide û corek li cora ewana emahengî bikin heger na em şera berdewam dibe. Spas bo barêstan zor berêz Ramazan Kerîm çavdêrî siyasî li şarî Hewlêr ve legelim bûyî her wiha mêwanekem li Slêmanî berêz Masa Ihsan Zalmî çavdêrî siyasî spas bo berêzîştan xoşewîstanim bixwe gewr mêrebantan destpêrîn ta şîkirnewekî dîkeyî doxeke katێکی baş xwatan legal.